العراقي كو أخفتن لسرتيتا كيرن درباره وی که محمود عگیلی امیداری گشتی حزب امل بغدای میوان میا برس عگیلی تو بخیرات جبو کردستان 24 دست به که بحثا بابت قاچاقچی بکن قاچاقچی کردن به نفته بکن لعراق ده بو چه حکومت عراق رب قاچاق اینان و برنان نفته دکت دمکه دا عراق اندام ده رخراوا اوپیک دا یعنی هوکار چیه عراق و 1995 ده هاتاوی لسر نفته بوی آوایی کار قاچاقچیه به نفته بکتن و هشداری امریکا لسر خوزه ده بکت. دوارە باش سڵاو لێوە و بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو میوانداریکردنە بێگومان دۆسیەی دزەک پێکردن و گواستنەوەی نەوت لە 2023 دەستی پێکردووە پێشاتێکی نوێ نییە و بە شکل ئەنجامدەران ئەوانن کە باڵا دەستن بەسەر بازگەکان و ناوچەی وێستگە و سەرچاوی نەوت کە بە ملیۆنان دۆلار مەزەندە دەکرێت لە هەڵمەتی جیاواز وە زیانیش لە بەرامبەر بەر عێراق و ئابوووریەکەی کەوتووە ئەو میلیشیانە ڕێکخراون میلیشیان ئەمانە چەتەگەری دەکەن بۆ بە ناوە ناویان دەبم چونکە لە شێر چاودێری هەمووان ئەو کارە دەکەن بە تێکڕای تێپەڕبوونی حکوومەتە جیاوازەکان دەزانرێت کە چەند جڵەوی نەوتیان لە دەستە لە عێراق و لە بەرژەوەندی چی ئەو کارە دەکرێت هەندێک لە پێکهاتەی چەکدار هەن سوودمەندن لەو بە قاچاق بردننی نەوتە من سەرکردێکێک لە میلیشاکانم بینی کە دانی نابەوەی کە لێچێک لە کەناڵ ئاسمانەکان ئاماژەی بۆەوە کرد بۆ سوود وەرگرتنی دارایی خۆی و ڕێکخراوەکەی بۆ میلیشیاکان ئەو کارە دەکەن ئەمە زۆر زۆر کێشەدارە کە دەبینین ئەو دۆسیەیە بەو گرنگجیە بەقەت بارستایی خۆی پێی نەدراوە کە نەوت بە قاچاق دەبرێت کەواتەم ئەوە دەگەێنێت کە دەست و پەیوەندی زۆر هەن ئەمە دوچار زیادگەاندنە بە خەڵکی عێراق بە ئابووری عێراق و ڕێکەوتنی دەوڵەتەکانیش و کێشە دەنێتەوە و خۆشداری بە عێراق دراوە لەسەر ئەو پرسە بۆ کۆتەهێنان بە قاچاق بردنە بەردەوامە کە چەندین جاریش ئەوە بینراوە بەڵام ئەنجام دەران بەردەوامن گوێ لە هیچ ناگرن ئەمانە پێکاتە و ڕێکخراوی چەتەگەرن مافیان ئەو کارە دەکەن پرۆسی سیاسیش بەشێکیان لە پرۆسی سیاسیدان و پاڵپشتیان دەکەن بۆی پرچەکردنی دارایی خۆیان و بەرژەوەندەکان تەنانەت لە بری دابینکردنی موچەکانیان بۆ ئەو کەسانی کە سامانێکی زۆریان لە بە قاچاق بردنی نەوت لێبینیوە لایەنێک و دوولایەنێکیژنی زۆر لە ژێر ناوی جیاوکارە دەکەن بەڕێز عەگێلی خو ئەو گڕۆپە ئەڤلانێک و کاری قاچاقچەتیە بێ نەفتێ دەکەن نەفتا ئیرانێ دینن لە عێراقێ تێکهەلی نەفتا عێراقی دەکەن دە بازارên جیهانێدا دفرۆشن وەکە ئەمریکا دەبێژن حتما دەبن سیا یان دەبن چاودێریە حکوومەتە عێراقێدایە خو لە عەسمانی ناکەن لە عەردی دەکەن عێراق یا مژن حکوومەت پێنگاو بە پێنگاو حکوومەت بە هەمی دێتێڵ و وردەکاریان ئاگادارە لە جهێوەیەکێ حکوومەتە عێراقێ ڕێ بوانە دەدات کاری قاچاقچەتیە بکەن دناوە عێراقێدا بۆ ناهێتن نەفتە هەرێما کوردستانی هەناردە بکەتن بۆچی ناهێتن ئەو بۆڕیە و نەفتە هەرێما کوردستانی و عێراقی هەناردەی جەیهان دەکەتن و بازارên جیهانی دەکەن بۆ ناچین ئەوێ کارا بکەتن هۆکار چییە؟ بڵێ ئەمە ئەو جیاوازیە سەر و سەمەرەی کە هەن ئەو کێشە گەلەی کەڵەکە بوون ماوەیەکی دووری درێژە کە دەبووە لە عێراق پابەندی ئەو ڕێکەوتانە بووە و بە ڕێوشوێنی خۆی بگرتایە بە شاسی دیبلۆماسیدی بۆ ئەوەی ژانەوە بە ئابووری عێراقیەوە بەدی بکرێت و موچەکان دابین بکرێن پرۆژەکان پێشکەش بکرێن و خەڵکجاری پێشکەش بە هاوڵاتیان بکرێت بەڵام ئێستا حکوومەتی عێراقی دەزانێت
چێ نەوت بە قاچاق دەبات و چێ بازرگانی و یاریشی پێ دەکات لە نێوخۆ لە دەرەوە لێوە بۆی ئەو چەتە و مافیاگەریەی کە هەیە دەست و پەیوەندی هێزە سیاسەکانن حکوومەت چاوپۆشان لێ دەکات ژینە ئاگادارە تەنیا پێکاتە ئەمنیەکان نین و هێزە ئەمنیەکانی کە ئەو کارە دەکەن هەواڵگیری عراقی تەواو ئاگادارە کەمە چۆن ئەو کارە دەکرێت و بەڵام ئەمە زۆرە پشتێکردنە ئەگەر بێت و لایەنێک نەوت بنێرێتە دەرەوە لە چوارچێوەی عراق و لەگەڵ هەرێمە و کارە بکرێت بە شێوازی فەرمی زۆر باشتر دەبێت دەبینی لە بەرامبەر بە پارەکەی خزمەتگوزاری زیاتر دەبێت پارە کۆ دەکرێتەوە بۆ ئابووری عراق بەڵام تا ئێستا دۆخەکە وای کردووە دامەزراوەکە بەگشتی ئەو ڕەوایی نەمێنێت دەبینی هەندێک دەست و پەیوەند هەن سوودمەندن لەو دۆخە لە هەندێک کاتیش حکوومەتی عراق حکوومەتی هەرێم بەوە تۆمەتبار دەکات کە پابەندی هەناردەکردنی نەود نابێت من خوازیارم هەمووان لە بە ئاراستەی بەرژەوەندی نیشتیمانەکان کار بکەن ئەمە بێتاراوە بەبێ سازان و هاوبەشی سیاسی و ڕێکەوتنی سیاسی لە بەرچاوگرتنە سۆزی بەرامبەر ناتوانرێت سوود لەو سەرمایە وەربگیرێت پێویستە بە شێوازێکی هاونیشتیمانی بوون مامەڵە لەگەڵ تەواوی پێکاتەکان کردووە ئارە بوو پێکاتەکان دیکە بکرێت پێویستە کاردانەوە سیاسەکان وەلا بندرێت و بەرژەوەندی هاوڵاتیان بخرێتە پێشەوە باشە بەڕێز ناسنامەکان وەلا بندرێن بەڕێز عەگێلی عێراق بەڕێز عەگێلی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بەریان ئاماژە پێکرد و داهاتێکی باش هەیە زۆربەی داهاتێش داهاتێ نەفتەیە جەنابێتە ئاگاداری vê rewşey yani ev zêdetir ji 2 salan e Iraq nahêlîtin nefta Herêma Kurdistanê biçîte derve skala li ser tûmar kiriye ittifaqek digel hikûmeta Iraqê hatiye kirin ji bo vê çendê ku nefta Herêma Kurdistanê radestî Bexdayê te kirin bû karekirina vê boriya we beriyan hem amaje pêkirî bû bazarên cihanî ew jî nekiriye yani digel wan kompanyan rêk nakevîtin ew kompaniyên ku nefta Herêma Kurdistanê dertînin û bi bazar têxin yani cenabê te weke kesatiyekê siyasî weke emîdarê giştî Hizba Ummeh li Bexdayê yani agadarin eve nizîkî sê heyva ye mûçexwerên Herêma Kurdistanê Bexdayê nedaye ev siyaseta birsîkirina xelkê Herêma Kurdistanê aya rewaye di cade û şariعên Iraqê û Bexdayê de rewatî bi vê yekê tête dan دەستپێکدا بڕێنی موچەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تاوانی دەبینم من کە بە کەسی و بە پارت ئەو گەواییمان سکاڵەمان تۆمار کردووە ئەو دۆسیەی مرۆیی و ئەخلاقی و ڕەوشی هەیە من ئەوم گاندۆتە شوێنی پەیوەندیدار و پێویستە پابەندی ڕێکەوتنە نەوتەکان بێت و لە هەرێمی کوردستانەوە نەوت هەناردە بکرێت بۆ مینای جیهان و لەوێ ڕێکەوتەکە ڕێوشێنی خۆی وەربگرێت بۆ ئەوەی بە خزمەتی گشتی گەل بشتێتەوە بەڵام پێم وایە هەندێ لایەن هەن سوودمەندن لەو جۆرە ئاستەنگانەی کە هەن بۆ ئەوەی نەوت یاریمی کوردستان هەناردە نەکرێت بۆ ئەوەی نەوتەکە بدزرێت یاخۆدەکو فشارێکی سیاسی بەکاری بهێنن بەڵام هاوڵاتی بەو شێوازە هەست بە بەرپرسیارەتی ناکات پێم وایە بەرپرسیارەتە مەزنەکە لەسەر ئەستۆی هەموو لایەنەکانە بۆ ئەوەی بتوانرێت حکوومەت ئەوە جێبەجێ بکات کە زیاتر لە 8% ئەو بەرپرسیارەتەی لەسەر شانە بۆ ئەوەی ڕێکارەکان و ڕێکەوتنەکان بەدی بهێنێت هاوبەشی و چارەسەر و ڕێگە چارە سیاسەکان لە مای ڕابردوو کە پێیگەیشتون تەنانەت لە پێکێنانی حکوومەتەکەی سوودانیش ڕێکەوتن هەبووە بۆیە پێمان وایە کونوکە لەبەر لەو ڕێکەوتنە هەیە بۆیە دەبێت حکوومەت هەرێمی کوردستان پێداچوونەوە بەو ڕێکەوتنانە بکات لە ڕووی بنچینەییەوە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم ئەو کارانجام بدات بۆ ئەوەشی حکوومەت هەرێم زیانی پێنەگات
وە لە هەمان کات عێراق زیاتر پابندی خۆی نیشان بدات و زیاتریش ئەمە لە دوای 2023 ڕوونا کە کورد ڕۆڵێکی زۆری هەبووە لە پرۆسەی سیاسی ماوەشە و ئاستەنگانت دێنە پێشەوە تەنانەت زۆربەی جاریش کە هاوڵاتیانمان ئاوارە بوون پارێزگەکانی هەرێمی کوردستان بوون هەولێر و سلێمانی و دۆک بوون کە باوەشیان کردوونەتەوە بۆ لە خۆگرتنی عێراقیەکان وەکو هاونیشتیمانی ماوەڵان لەگەڵ کردوون بەبێ جیاوازی بووە پێم وایە حکوومەتی بەڕێز محەممەد شیعە سوودانی کە ئێستا هاوبەشە لەو هەڵبژاردنەوە هەڵبژاردننی داهاتوشکە دێت بەشدارە پێویستە ڕێکەوتنی نوێ حکوومەتی هەرێم بە وردی پێداچوونەوەی پێدا بکاتەوە پێداچوونەوە بابەشەکەشی بکات لەگەڵ ئەوانەوە پێشم وایە کە سەرۆک بارزانی و پارتی دموکراتیش بەو شێوەیە بەشدار نابنیان زیاتر کاریگەری ئەرێنیان لەسەر پرۆسەگەلی تەبەحسا هەلوێستێ خەڵکی هەرێما کوردستانی کیرێک و باشە خۆڤەکیریەش بوو ئاوارەیەن ناوە بەغدای ساڵا یعنی عێراق ساڵە 2014 بەرەفسەرێ ئەvە کەلتورێ جوانێ هەرێما کوردستانی خەڵکی هەرێما کوردستانی هەمیشە بڤی ئاوایی باشەوانە ڤەکیریە ji bo hewlatiye ji bo mirovayetiye di nehada jî serraviyekê ku bexda sizayê Herêma Kurdistanê biketin egel bexdayê biqewmîtin û her bajêrekî ge jî biqewmîtin piştrast xelkê Herêma Kurdistanê careka dîke û dehan carekî dîke dê baweşa xwe ji bo xelkê Iraqê bajêrên Iraqê veketin. Lê pirsyar ev ye yani ev ne carek e ne du care sizaya xelkê Herêma Kurdistanê tête dan ji aliyê desthilatdarên bexdayê ve. Yani babetê li pişt van sizadanan ve çi ye? Bexda dixwazîtin çi armancekê bi dest bêxîtin? Xwe di salên raborî da jî bi heman awayî sizayê xelkê Herêma Kurdistanê daye, lê xelkê Herêma Kurdistanê çok dane daye. Yani vê carê armanca Sudanî û desthilatdarên bexda çi ye ji sizadana xelkê Herêma Kurdistanê? وەکو لە دەستپێک داماژەم بۆ کرد زۆر جێی شەرمەزاری عیبدارە کە ڕزقی هاوڵاتیان فەرمانبەران لە هەرێمی کوردستان ببردرێت فەرمانبەری هەرێمی کوردستان فەرمانبەری عێراقن خزمەت بە حکوومەتی عێراق دەکەن کەواتە ئەمە ئەرک و بەرپرسیارەتی حکوومەتی عێراق و فیدرالیە کە جێبەجێ بکرێت هەندێک لایەن هەن بەدڵنیاییەوە سەقامگیریان بۆ عێراق ناوێت هەندێک جار لایانی نێوخۆی و دەرەچینوە دەست و پەیوەندی زۆر هەن کە دانەوێت کێشەی هاوشێوە بنێنەوە لە پێناو بەرفراوانکردنی جیاوازەکانی نێوان حکوومەتی فیدرالی و هەرێم بێجگە لەمەش من ئەمە زۆر ڕەخنەباران دەکەم ئەو ئاکارەی کە موچەبڕنی لێکەوتۆتەوە و موچە دەبڕن ئێمە دەبێت ڕێز لە هەر هاونیشتمان عێراقی بگرن لەر شوێنێکی جیهان بێت ئەگەر بۆ نمونەکەم کورد لە هەرێمە بێت بە ئاماژان پێ بکرێت بۆچی بەو شێ مامەڵە بکرێت بە خاڵەکان پێداچنەوە بکەین چارەسەرەکان ببینین نەک ئەو بابەتە بقۆزینەوە و 3 مانگ 4 مانگ دەزانین هاوڵاتیان پشت بە موچە دەبەستێت بە ئەوشمان لەیاد بێت براتیمان لەیاد براتی عێراق ئێمە ڕۆڵەیە وڵاتین بە ئەومان لەیاد بێت کە ئەو کێشانەی کە ئاراستەی ئێمە دێن و ئاراستەی هەمومان دەبن و دەگرنەوە ئێمە هەمومان وەکو یەک جەستەوە ناونیشتیمانی یەک وڵاتین لە بەغدا بن یاخود هەولێر پێویستە بیر لە بەرژەوەندی منداڵەکانمان و خێزانەکانیان بکەینەوە لە داهاتوو چ هاونیشتمانێک لە بەغدان لە هەولێر بێت پێویستی بە موچە بێت پێویستە لە دەستپێکی مانگ بۆ پڕکردنەوە بەداشتی منداڵەکانی بۆی پڕ بکرێتەوە بۆی بەدی بێنرێت دابین بکرێت برسی خانشینن بەمان شێوە ئەمانە هاونیشتیمانی عێراقین ئەگەر هەر کەم کورتەک هەبێت من ئەو کەم کورت دەخەمە ئەستۆی حکوومەتی عێراقیەوە دەبێت بە پرسیارانە مامەڵە بکات و لە تەک هاوڵەتان بۆستێتەوە و دشی ئەوانەی کە دانەوێت زیان بە برایەتی بگێنن لە عێراق بەڕوونی نانەوەی کێشە لە نانهەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی مەترسیدارە لە بەرژەوەندی کەس دانیە لەو قۆناغی دەوردراین بە کێشەگەلی زۆر داواکارم بە محەممەد شاع سوودانی و هێزەکانی دیکە بەخۆداچنەوە بکەن هەروەها نزیک بوونەوە بێت لەگەڵ بەڕێ سەرۆک بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان
ئەگەر هەندێک هەموارکردنەوە پێویست بکات پێویستە بەهاوبەشی بکرێت نەک تاکلایەنە ئەو مامەڵەیە بکرێت و ڕزق و ڕۆزی خەڵک ببردرێت و کێشە بدرێتەوە پێم وایە گرنگترینشت ئەوەیە کە عێراق پێدا تێپەر دەبێت هاونیشتمانی عێراقی پێویستی بە پزیشکە پێویستی بە خوێندنە پێویستی بە خزمەتگوزاریە کە لەبەردەستی نین بۆ ئەوەی ژیانێکی شایستەی هەبێت پێم وایە بڕینی موچە ئەمە بەڕاستی ئەمە تاوانە لە هەر شوێنێک سەرچاوەکەی بێت عگێلی سواس ئەمە لە حەزبی ئومە ئێمە سکاڵامان تۆمار کردووە لە دادگا لەسەر ئەو پرسا لەسەر پرسی موچە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەستخۆش سپاس بۆ جەنابێ هەوە دەستخۆش بەڕێز محمود عگێلی ئەمیداری گشتی حەزبە ئومە لە بەغدایە گوتم میێوانێمە بووی گەلێک سواسین هەر هەبن